ئەو ڕێگای ئیشتبایە باعیس بوو کە قەدری موقعیەتی ئەو زەمان کە 24-5 ساڵم بوو زیاتر قەدری وی بزانم و سەختتر تەلاش بکەم. لە نەزەر مەعیشەت و ئیقتصادەوە وەزعیەت باشتر بێ، ومێدەوارم لە پار باشتر بێ و ساڵە. نانە کەمترین کرێ 6 میلیۆن تومەنە تاگە پێشەکەی دەنەزەرنێ. 33 ساڵمە لیسانسی حقوق. 5 ساڵمە دیپلۆمە. 54 ساڵم مهندس عمران لیسانسی سازە. 41 ساڵە میزان تحصیلاتیش ئەرشەد ڕێزە. 18 ساڵم سن. 16 ساڵ ساکنی مەهاب. ئەوتومی ابتدایی. شغلك دەرامەدێک هەیە؟ شغلەکەم نماکاری. مهندسی عمران. وەکیلی دادوستەری. مدرسی اینستاگرام هستم. کارمەندم دەبیرم. ئوستادکاری میکانیکی پێشەوە بۆ سەری. میزانی دەرامەت دەتوانین هەنگێ 50 میلیۆن. مانگێ 10 میلیۆن 12 میلیۆن تومان. حدودی 15 تا 20. ملیاردێک 500 میلیۆن. مەنگی 25 میلیۆن تومان. ما 15 میلیۆن تومان. بۆ جوانێکی ئەوڕۆ کە بتوانێت زیندگیەکی دوونەفری دەست پێ بکە لەو شەڕایەتی ئەوڕۆدا بە دەرامەدی مانگانە 10 میلیۆن ئیلا 15 میلیۆن دەتوانێت دەست پێ بکات؟ زۆر بە سەختی. قەتعا ناتوانێت. نەوەڵڵا. 10 میلیۆن تا 15 میلیۆن ناواقعن. یه قانع باشن دوتاشون با هم دیگه میتونن زندگی بکنن. نەوەڵڵا. مثلا جوانش کە تاز دەست پێ دەکات تەبعاً مەسکەنی نییە کە پێش کرێ و بێسلا کرێ بە چ بێسلا سەرساماوەرە نەوەڵا ناکرێ بۆ هەزینانە کەمترین کرێ 6 میلیۆن تومەنە تاگە پێشەکەی دەنەزەرنێ. جوانێکی ئەوڕۆ بە چ میزان دەرامەدێک دەتوانێت ژیانێکی دوونەفەری دەست پێ بکات؟ مانگێ 30 میلیۆن بۆ سەری. 150 میلیۆن 200 میلیۆن هەروەندە. 20 تا 30 دەوێ. کەفافی زیندگی دەکات بۆ 50 میلیۆن 40 میلیۆنە بۆ زیندگی ئەلحان؟ زۆر نە. 10 ساڵەوەی پێشی خۆت ببینی چ بە خۆت دەڵێ؟ چ نەسیحەتێک بە خۆت دەڵێ؟ و دوای سەنعاتێک دەکەوم. یه کاری رو یه شغلی رو مد نظرشون بگیرن و رو همون تمرکز بکنن و همون رو ادامه بدن و قطعاً توش جواب میگیرن. به خصوص حوزه اینترنتی، دیجیتال مارکتینگ اینا الان خیلی خوبه، میتونی ازش درآمد داشته باشی. هەر مەسیرێک دەڕۆی بڕۆ ئەمما وە دوای ئەهدافت کەوە وە دوای ئەو شتەی بکەوە کە دڵت پێی خۆشە. چونە من خودی ئەو ڕشتەیە کە ئەلانەکانم مەشغوڵیم وە فعالیت دەکەم تێیدا لە سینی 24-5 ساڵگی بۆ عەلاقەی خۆم گەیشتم کە بەڵام من حقوقم پێخۆشیان مەسەن شغلی وەکالەت مەدی نەزەری منە. پێشتر دەڕشتەیەکی دیکەدا و لە زەمینێکی دیکەدا تەحسیلم دەکرد کە کاملەن ئیشتباه بوو. وەک شتێکی من دەتوانم بڵێم مەسەن 5-6 ساڵی عمری تەحسیلی خۆم بە ئیشتباه گوزەراند. وەلی خۆ هەرە ئیشتبایە ئەو ڕێگای ئیشتبایە باعیس بوو کە قەدری موقعیەتی ئەو زەمان کە 24-5 ساڵم بوو زیاتر قەدری وی بزانم و سەختتر تەلاش بکەم. گەورەترین ئارەزووت کە دەتەوێت پێ بگەی؟ ماشینی زۆرم دەبەر دەرکی پارکینگێ پێژۆ بۆ سەری. شهرت رو آرزو دارم واسه خودم. بە خۆشەویستەکەم. پێ بگەی؟ بەڵێ. ئینسانیەتی خۆم لەدەست نەدەم. لە نەزەر مەعیشەت و ئیقتصادەوە وەزعیەت باشتر بێ، ومێدەوارم لە پار باشتر بێ و ساڵە.